ماوەیەکە جبوجۆڵی داعش لە پارێزگاکانی سەلاحەدین و حەوزی حەمرین و پارێزگای دیالە ڕوو لە زیادبوونە. لە ئێستادا مەترسی جددی هەیە لەسەر ئەوەی پەلامارەکانی داعش لە سنووری پارێزگای کەرکووکیش دەست پێ بکات. بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراقیش داوا دەکەن هێزی پێشمەرگە بە هاوبەشی لەگەڵ هێزە عێراقیەکان شاری کەرکووک بپارێزن. ئەو جموجۆڵی ئێستای داعش دەمێکە ینی هەستی پێکراوە و دەستگا ئەمنیەکانی ئێمە و بە تایبەتی دەستگای دژە تێرۆرمان لە سلێمانی دەمێکە لایەنەکانی عێراقی و ئێمە جەنابی هاوسەرۆک لە دواسەردانی جەنابی کاکشێخ لاهور بۆ بەغدا لە کۆبنەوەیەکی گەورە لەگەڵ لایەنە عێراقیەکان ئەم مەترسیانەی خستە ڕوو و داوای کردەبێ هەماهەنگی لەو ناوچانە هەبێ، ئەو ناوچە چۆڵانە، ئەو ناوچانی کە فەراغی هەمنی هەیە، ئەو ناوچانی کە کۆمەڵی گروپی ئەمنی جیاوازی تایە بەڵام تەنسیقی تیانی دیارە ئەمە ترسیانە لەلایەن جەنابی هاوسەرۆکەوە خرایە ڕوو و داوا کراکەوە هێزی هاوبەش لەو شوێنانە هەبێت. بۆیە مەجارێکی تردوپاتیەکەینەوە کە پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان و لەگەڵ لایەنەکانی تری عێراقی هەماهەنگی بکەن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیانە دەنامە ترسی داعش لەسەر ناوچەکە زیاد دەکات. ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستانش لە پەرلەمانی عێراق ئاماژە بۆ ئەوە دەکات کە دوابەدوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە بەشێک لە ناوچەکانی عێراق داعش جموجۆڵەکانی زیادی کردووە و هێزە عێراقیەکان وەک پێویست زانیاریان لەسەر پێگەکانی داعش نییە. دوایەوەی ئەمریکا لە عێراق کشایەوە خۆتان نەزانن مەشقی بە سەربازەکانی حکوومەتی عێراقیە کردو و هەروەها تەزویدیانە کرد بە معلوماتی ئیستیخباراتی بۆەوەی بتوانن زیاتر خەبەریان لەو منتیقەیە هەبێ و تیارەکانیان بەسەریانەوە بوو ئایانتوانی جموجۆڵەکانی داعش دیاریکەن و خەبەریان پێ بدەن. ئێستا دوایەوەی ئەوە نەماوە ئەکرێ هێزی پێشمەرگە پشت بە هێزی پێشمەرگە و بە هەواڵگیری پێشمەرگە ببەستن و جارێتر هەماهەنگی هەبێ لەبێن حکوومەتی عێراقی و لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا داعش لە ناوچەکانی سەر بە پارێزگای سەلاحەدین و سامەڕا و دیالە لە چەندکردەوەیکی تیرۆریستیدا ژمارەیەکی لە حەشدی شعبی و پۆلیسی عێراقی و سوپای عێراقی کردووەتە ئامانج و ژمارەیەک لەو هێزانە بوون بە قوربانی. ئازادشکوور گێلی کوردستان، کەرکووک.